گرێدای باڕەوشا کوژبەران و داوی پێشهاتێن لەسەر کوژبەریە ڕزگار علی خورشید میوانێ مەدبەک و ئەندامێ سازیە پراکسیسە لە ستودیۆی ئەوێ هەنێکی لە سەرڤەیەکی باخەوە بەڕێز ڕزگار تو بخێر بێ ڕاست دەکەم مەمنون ئەم دخوازن دەستپێکێدا ینی وەیەکی بزان بم بە دیتناوەک و ئەف پێلا کوژبەری وێ هەیە کەنگیژی بەردەوام بکە گەلێکی هەیە و هینا بەردەوام دکە لێ هەیە کەنگی وێ بەردەوام ببە مەسەلەی پەنابەرێتی بەڕاستی بەردەوام دەبێ بە عەدەدێکی زۆر ڕۆژانە دێن دەگەنە وڵاتی ئەوروپا بە عەدەدێکی کەم دەگەنە بەریتانیا بەس ئەمە بەردەوامە بێ و کۆتاییشی نابێ بەڵام لەوانەیە کەم ببێتەوە کەمە بێتەوە بەڵام کەم بوونەوەکەشی ینی وێ کەم ببە کەم دەبێ بەڵێ دەمێن داویدا ڕێگری لە دەربازبوونا کوژبەران هاتگرن ینی وەش بوو وەرگرتنا کوژبەران دا ئاستا ناودەوڵەتیدا ینی وە چ کردە بەڕاستی بۆ ئەوەی کە بۆ ڕێگریەکی زۆر کۆنتترۆلەکانیان بە قووەت کردووە بۆی زیاتر دەیانەوێت قانونیان خەڵکەکان ببن ئەو پەناهەندانەی لە شوێنەکان نانەوێت زیاتر ئەو خەڵکە ڕوود تێبگا لە ئەوروپا چیەکەنەمانە هەر وڵاتێک قانونیش بووان هاتنە دیتن چڕێن قانونی وڵات ڕێی قانونی هێشتا بەریتانیا مەسەڵەن قەراری داوە مەجموعەیەک ببە بەس ئایا چێ ئەو مەجموعە چیەنە دەیان باتن ئەبێ پرسیار لەوەی بکرێتن مەسەڵەن ئەمانە زیاتر عێراقی ناگرێتەوە ئەمانە زیاتر ئەو کەسانە گرێتەوە کە جە کەسین دخوازن بچن ینی دەوێت کودەری خۆ بدەن ناساندن ئەوێن قانونی بچن بەڵێ ئەمانە بە خۆیان لەسەر وێبسایتەکان بەڵاو دەکەنەوە دەچنە ئەو شوێنانەی کە لە ناو خێمەکان دەژین خۆیان پەیوەندیان پێوە دەکەن پێویست ناکە کەس بچێتن باشە هەر لە بریتانیا بمینن ینی کەسێن و جنسیا بریتانی هەنە بەڵێ ئەو سازیاوەژی لە بریتانیا کار دکە ینی کەسێن و دخوازن یانژی جنسیا بریتانی هەیەش بۆ پاشا ڕۆژە زارۆکێن خواوێ چ بکەن ینی بەڵێ ئەو کەسانی کە بەریتان مەسەڵەن جنسیێن زارۆکێن وانژی ینی یەن کولوێ دەرەوێ ببن و پاشا ڕۆژاوان وێ چاوە بە پاشە ڕۆژی لە بەریتانیا مەبەستەوەی یانە و منداڵە مەبەستەوەی ببێ لە دەرەوەی بەریتانیا مەبەستەوەی لە دەرەوەی بەریتانیا لە بەریتانیا ئەگەر ئەم دەست ئەگەر لە بەریتانیا بێ مەسەڵەن جنسیەکەی مەسە منداڵەکە مباشر دەبێتە جنسیە لەسەر باوچی یان ئەگەر دایکی بێ مباشر دەبێتە جنسیە بەو شەرتەی منداڵەکە لە دایک بێ لە پاشەوەی کە باوکەکەیان دایکە جنسیەی هەبێتن ئەگەر هاتووە و کەسەش جنسیەی هەبێتن منداڵێکی لێرە خێزانی پێکێنە لە کوردستان لە هەر وڵاتێکی دەرەوەی بەریتانیا منداڵەکەی مباشر دەبێتە جنسیەی بەریتانی بەڵام ئەمەش قانونی خۆی هەیە باش بەڕێز ڕزگار ئەم دخوازن هەنێکی بەحسا سازیاوە بکەن ینی هەیانها سازیاوە کاریە چ بکەن بۆ کۆژبەران ینی ئەگەر پڕەنگێکی گشتی ئەم بەحەز بگەن ینی باسی لە سەرڤێ پێلا کوژبەریە هون چەندە ئالیکار بوون و چەندە ئاسانکاری کردنە هون چەند کارینە ینی هەماهەنگیەکی بکەن تابەرە کوژبەراندا هاتناوانش بوو وێ دەرێ هون چەند کارینە کارن وانڕێک بخەن بەڵێ ئێمەوەکو لە منۆزەمەی خێری مەسەر منۆزەمەیەکی خێر سەر بە حکومەتین تاوان بێگومان ئێمە ئەو پەناهەندەی کە دێتە لای ئێمە مەسەلەن ئەگەر کێشەی ئیقامەی هەبی یان کێشەی خانوبەرەی هەبی یان کێشەی خوێندنی هەبی یان بێشوێنی بیتن ئێمە هاوکاریان دەکەین محامیان بۆ دەدۆزینەوە و یاوەتەیە داگوێنە شوێنی مەبەست بۆی کە ئیشەکانیان جێبەجێ بێ ئێمە وەکو منۆزەمەی خێری پشتگیری دەکەین تاو کاتێک کە ئەو پەناهەندەیە بە مافی خۆی دەگات ینی هاوکاریەکی لە هەموو بوارێکەوە هاوکاریان دەکەین ئالیکاریین وە تەنێژ بوو دووسیانە یانژین ئالیکاریەژی دکەن ئەمە هاکاریین دن ینی چ ئالیکاریەکە دنیا کوژبەران هەبە هەون دکارن ئالیکاریان بکەن بەڵێ تەنە یانژی دووسیانە نا هەر هەمووی دۆسیێر هەر هەمووی مەسەن توانین هاوکاریان بکەین بۆ نمونە لەوانەیە ئەو پەناهەندەیە کە هاتوۆتە منۆزەمەی ئێمە یاوەتەیە متەرجیم مەسەڵەن غەڵەت تەرجمەی بۆ کردووە ڕەفزی هاتووە ئێمە توانین لەگەر محامیت کە قسەی بکەن نەک لەگەر محامی خۆیان محامیتکەیان بۆ دەگرێنی تر کێشەکان چارە دەکەین و لەگەر زیاتر ئەو دووسیان بەردەستەوە ینی هون کار لەسەر دکەن بەڵێ چی بووینە چ ئاریشە تێدا هەبووینە زۆربەی ئەو کەسانە بەڕاستی ئەگەر باس لە منۆزەمە لە مێژە منۆزەمە مەدامەزراوە منۆزەمەیەکی بەریتانیا تاکە کەسێکم وەکو کورد لەوێ ئیش دەکەم وەکو نسحەتکەر پێ دەڵێن ئەدڤایسەر کەسێن دنێن یەن کورد لەگەلتە هەنە توێ سازیەکە ئەن کەس خۆی ئەدڤایسەر دەکەین ئەمە زیاتر ئەو کەسان ئێستا کورد بەڕاستی زۆر کەم بۆتەوە لە منۆزەمەی منۆزەمات زۆرن بەڵام یەک منۆزەماتی مە مەسەڵەن هەموو کەسەگرێتن بەڕاستی لە بۆەوەی کە داوای مەشاکلی هەبی دێتە لای ئێمە ئێمە هاوکاریان دەکەین هەتاو حەدەی کە وەکو باسم کرد کە مافی خۆیان دەدرێت جا هەر مەشاکلێکیان هەبێ وەختی مافی مەسەڵەن معاشیان کەمە معاشیان زیادە نەخۆشە پارەی نەخۆشیان نەدایتیان منداڵەکانیان خێزانی
لێرانێ لە کوردستانە یان خۆی پیاوەکەی لەوێندەرە ئێمە هاوکاری دەکەین نامەی ڕسمیان بۆ وەکە سازیش نابەرە سازیên دنداژی هەنە یەن کو خێرخوازیە دیکەن وێ دەرێ و هەماهەنگێک نابەرە هەیە ئێمە دەتوانین مەسەڵەن هەمووی ئێمە ئیشمان لە ناو بەریتانیە بەڕاستی لە دەرەوە نیە بەڵام ئەگەر هاتووە کەسە بە قانونی لە شوێنەکانی دی تەقدیم بکاتن بەڵێ ئێمە هاوکاریەوەشیەکەین و نامێ ڕسمیشیە نووسین دەینێرین وەچ خەبەرێکی خۆش ئەگەر ئەسداوی پرسجدە بکەم یانیش بۆ کۆژبەران هەیە کە هەن ئالیکار بن بۆ وەرگرتنەوەن لە بریتانیایە وڵا لێت نەشارمەوانە ئێستا کە ئەگەر من باس لەوەی بکەم بڵێن ئیقاماتیان لە بەریتانیای بەڵێ ئیقامات هەیە لە بەریتانیا بەڵام بە شێوەیەکی زەحمەتە بەڵام ئەگەر پەناهەندە خۆی بگرێ و تووشی جەریمە و شتی مەسەرەن کاری خراپ نەکە قانونیان بێ کۆتاییش بێ و ئیقامەش وەرەگرێ بەڵام بەریتانیا فەرقی چێ لەگە وڵاتەکانی دی وەکو ئەوروپا بەڕاستی و پەناهەندانەی دەگەن ئەوروپا کێشەی زۆر خراپیان هاتوتە پێش بەرام ئەوەی کە لە بەریتانیا دەبینی زۆر ئاسانکاریە بۆ نمونە حتى حوانەوەی شوێن بۆ نمونەوەی کە لە ئەڵمانیا و لە شوێنانە دەبینم و پەناهەندانە لەوێ کار زیاترە و دوو زمانەکەی باشە و سێ حملەکەی باشە دەماوەنەوام گەلێکی سپاس بۆ هاتناتەتکەین بەڕێز ڕزگار علی خورشید ئەندامی سازیە پراکسیس لە ئەستودیۆ مێڕۆداوێت بوو مێبان بۆی زۆر سپاس